کۆمەڵی دادگەری خاوەنی جەماوەرێکی بەهێزە لەم هەڵبژارنەش ئەوە سەلما کە لایەنگر و هەوادار و دەنگدەرانی کۆمەڵ هەموو کارێکیان کرد بۆ سەرخستنی لیستەکە و لە کاتی بانگەشەدا کۆشش و هەوڵێکی زۆریاندا، بەڵام بەری ڕەنجی هەوڵەکان بە پیلانی ساختەکاری هێندێک لایەن دزرا. بە خۆشحاڵیەوە یعنی هاوڵاتیانێکی زۆر لە چوارچەوەی دەنگدەرانی کۆمەڵ و تەنانەت دەرەوەی دەنگدەرانی کۆمەڵیش پێشوازیەکی گەورەیان لێکردین و پشگیریەکی زۆر زۆریان کردین، چ ڕوو بەڕوو چ لە ڕێگەی ئامێرەکانی پەیوەندی و تەلەفۆن و مۆبایل و سۆشیال میدیاوە. ئێمە لێرەوە پیانەڵێین ئێمە بەوە فاین بەرامبەر بە دەنگەکانتان، بەوە فاین بەرامبەر بە پشگیریەکانتان و بە دڵنیاییەوە هەموو هەوڵ و توانای ئێمە بۆ ئەوەیە ئەم متمانەیە بپارێزین و ئێمە داکۆکی کاری ئەو بەڵێنانە ئەبین کە بە ئێوەمان داوە. لە بازنەی پارێزگای هەڵەبجە هاوڵاتیان بە گەرموگوڕی زۆر کاریان بۆ سەرخستنی کۆمەڵ کرد. ئەنجامی هەوڵەکانیش بوو بۆ جێگەی دڵخۆشی. سەرۆکی لیستەکە دەڵێت ئەوەی خەڵک بۆ کۆمەڵی کرد جێگەی پێزانینە و هەمیشە ئەویان لە یاد دەبێت. لە ماوەی ڕابردوودا ئێمە کە کارمان بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری کرد لە هەڵبژارنەکانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان، لە نزیکەوە ئێمە کە کارمان لەگەڵ چین و توێژە جیاوازەکانی خەڵک دەکرد، خەڵک بە گەرم و گوڕیەوە بەرەو ڕوومانە هاتووە، پشتیوانی گەورە و هاوسۆزی گەورەیان هەبوو بۆ لیستی کۆمەڵی دادگەری کوردستان. لە پای ئەو هەڵوێست و خەمخۆریە گەورانەی کە لە ڕابردووە کۆمەڵی دادگەری بەرامبەر بە چین و توێژە جیاوازەکانی خەڵکی کوردستان نواندبووی، ئێمە ئومێدی گەورەمان لەلا دروست بوو و نایەرەکانیشمان بەڕوونی هەستیان بەم سەرکەوتنە گەورەیە کرد کە لە پێشە بۆ کۆمەڵی دادگەری کوردستان. بەڵام بەداخەوە و ڕۆژەی کە هەڵبژاردن ئەنجام درراوە پرۆسەکە بەڕێوە چوو، دزیەکی گەورە لە دەنگەکانی ئێمە کرا و دیزاینێکی پێشوەختە بۆ هەڵبژارنەکان کرابوو و دەنگەکانی ئێمە سووتێنران بران بۆ لیست و کەسایەتیە جیاوازەکان بەڕاستی. دهۆک و بادینان ئەو ناوچەی کە پارتی هەمیشە بەی خۆی زانیوە ئەم جارە بە جۆرێک پشتیوانی کۆمەڵ بوون کە پارتی تووشی شۆک دەکرد. سەرۆکی لیستەکە دەڵێت ساختەکاری نەکرایە ئەم جارە دەیان هەزار دەنگیان لە بادینان بەدەست دەهێنا. ئەپڕاستی هەبوون ئەوە چەندین ساڵ بەشداریت لە هەڵبژاردنەدا نەکرد بوو بەهێوی ببوون ئەپڕاستی ئەلڤێ دەسەڵاتێ و ئەلڤێ پرۆسێ بەلێڤێ جارێ هاتنە پێش و دەنگ دامە و دەنگدا لیستا کۆمەڵێ بسەرکەویتن و هزارەها دەنگێت مە هاتنە تەزویرکردن و هاتنە دزین لای دەسەڵاتێ و تایبەتی بادینان ئەم شین بێژین 40,000 دەنگێت مە هاتنە فەوتاندن البادینان رب العالمین انتقامی لێڤەکەتن و چاوێ هەموو دەنگدەرا ما چیت کەین و ئەv تەزویرە و ئەv دزیا کە هاتیەکردن ئەپڕاستی یعنی یا دیر نەبوو ئەلڤێ دەسەڵاتێ چونکە ئەvە 33 ساڵە دزیال وی ملەتەیت کەن ماڵێ وی ملەتەیت دزن. کۆمەڵ و جەماوەر و دەنگدەرەکەی ئەم جارە هۆکارون بۆ گەڕانەوەی متمانەی هاوڵاتیان بە پرۆسەی دەنگدان، بەڵام خیانەتێکی گەورە لەو متمانەیە کرا. کۆمەڵ بەڵێن دەدات پارێزەری ئەم متمانەیە بێت و کار دەکات بۆ گۆڕانکاری لە سیستەمی هەڵبژاردن و کۆتایی هێنان بە ساختەکاری. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.